بەهۆی گۆڕینی سەرچاوەکانی بەرهەمهێنانی کارەبا لە گازواییرەوە بۆ غازی سروشتی نزیکەی 400 مێگاوات کارەبا زیادی کردووە. بەڵام بەهۆی زۆری خواستی هاوڵاتیان لەسەر کارەبا لە وەرزیستاندا نەتوانراوە وەک پێویست ئەو خزمەتگوزاریە بۆ هاوڵاتیان دابین بکرێت. بۆ نمونە شاری سلێمانی لە وەرزی زستاندا پێویستی بە 1800 مێگاوات کارەبا هەیە کەچی لەم وەرزەدا تەنها بڕی 800 مێگاوات کارەبای پێدەگات. هەروەها شاری هەولێریش پێویستی بە بڕی 2500 مێگاوات کارەبا هەیە بەڵام تەنها 1000 مێگاواتی پێدەگات. بەوەش توانراوە 7 بۆ 8 ساعات کارەبا بۆ هاوڵاتیان دابین بکرێت و ساعتەکانی دیکە لە ڕێگەی مۆلیدەی ئەهلیەوە پڕ دەکرێتەوە. مانگی دێ ڕابردووە توانیمان بە نزیکی 400 مێگاوات بڕی بەرهەمهێنان زیادکەین لە ڕێگەی ئەو سیاسەتەی کە حکوومەتی هەرێم و وەزارەتی کارەبا گوتێتێ بەر بۆ گۆڕینی تەواوی سەرچاوەکانی وزەی کارەبا لە جۆری گازواییلەوە بۆ غازی سروشتی. حکوومەتی هەرێم لە پلانیدایە بە 3 قۆناغی جیاواز لە ماوەی ساڵێکی دیکەدا کارەبای نیشتیمانی بۆ زیاتر لە 20 سەعات زیاد بکات. ئەویش لە ڕێگەی گۆڕینی سەرچاوەکانی بەرهەمهێنانی کارەباوە لە گازواییلەوە بۆ غازی سروشتی و هەروەها دانانی پێوەری زیرەک بۆ ماڵان لە ماوەی ساڵێکدا بۆ یەکسانکردنەوەی بڕی خواست و بەرهەم. بەوەش دەتوانرێت بڕی پێویست کارەبای نیشتیمانی بۆ هاوڵاتیان دابین بکرێت. لە ئایندەیەکی نزیکە ئەم بارودۆخەتی ئەپەڕێ و دڵنیاییشە دێن بۆی کە جارێکی کارەبا پاشەخشێ ناکە. بالموناسبە ئەم دقەیە کە لەگەڵ جەناب تاقسەکەم نیسبەت بە ساڵی پار وەکو مانگی 12 3 بۆ 4 کاتژمێر کارەبا لە ساڵی پار زیاترە درێ بە هەم نیشتمانیان. لە ئێستادا تەنها 2500 بۆ 2600 مێگاوات کارەبا لە هەرێم بەرهەم دەهێنرێت کە بەو ڕێژەیەش ناتوانرێت ڕێژەی پێویست کارەبا بۆ هاوڵاتیان دابین بکرێت. وەک شارەزانی ئەو بوارەش دەڵێن ئەگەر حکوومەتی هەرێم بتوانێت لە ماوەی ساڵێکی دیکەدا سەرجەم وێزگەکان لە گازواییلەوە بگۆڕێت بۆ غازی سروشتی ڕێژەی بەرهەمهێنانی کارەبا بۆ 6000 مێگاوات بەرز دەبێتەوە و دەتوانرێت تا ڕادەیەک کێشەی کارەبا چارەسەر بکرێت. بەوەش کاریگەری دەبێت لەسەر کەمکردنەوەی خەرجەکانی کارەبا و لە هەمان کاتدا ئەو زەیاش بە دۆستی ژینگە دادەنرێت. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.